دیارە ئێمە وەکو مامۆستایانی وانە بێژ بۆ یەک مانگی تەواو دەڕواتکەوە بایکۆتی خۆپیشاندانی کردووە لە پەروەردەی ڕانی و لە سنووری پارێزگای سلێمانی بەگشتی و ئێمە وەکو مامۆستایانی وانە بێژ داواکانەکەمان ڕوونەکەوە دامەزراندنە داوا لە حکوومەت یاریمی کوردستان دەکەن هەرچی زووە سڵ لەو هەڵەی بکاتەوە کەوا ئیمزا لەسەر بگرێ بە زمینی خودبەمشی بنی مامۆستانی وانە بێژ بکات ئێمە بەردەوام دەبین دیارە ئەو ڕۆژ لە چالەکەکانماندا بەردەم پەروەردەی ڕانیا دەرکەی پەروەردەماندا خست و کار و چالەکانی ئیشی ئیداریەکانی پەروەردەمان پەخستووە ئێمە بەردەوام دەبین تا کۆی دەکەین بە مافی خۆمان کە دامەزراندنە و بەردەوام دەبین لە خۆپیشاندان و بایکۆت ئەو نزیکەی مانگێکە ئێمە بەردەوامی لە خۆپیشاندان و بایکۆت لێرە داواکاریمان ئەوەیە کەوا بە زووترین کات بێن بە دەم داواکاریەکانمانەوە چیتر خەمسار نبن لە ئاسمان وەک دەزانن کەوا پرۆسێ پەروەردە پەکی کەوتووە لێرەشدا باجەکەی تەنها قوتابیانی فەقیر هەژار دەیدەن لە بەرەوەی ئەوان ناتوان بچن لە قوتابخانە ئەهلیەکان بخوێن بەگومان بەرپرسی سەرەکی حکوومەت یاریمی کوردستانە کە دەتوانێت زۆر بە ئاسانیدامان بمەزرێنە بەگرێ بەس بێ بە هەمیشەی بێ ئەوە ئاسانە لە لایوی ئەگە بڵە باریدارایی کزە کز نییە بۆ شتێکە هەیە بۆ وانە بێژان نییە.